کاتێکە لە قورئانی پیرۆز تەماشا دەکەین خوای گەورە باسی مردوو دەکات، ئەو کەسێک کە دەمرێ. مردوو کاتێکە ئاواتی چی دەخوازێ؟ خوای گەورە دەفەرمێ ئەڵێ لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكون من الصالحين. خواهيان بس بمقرينو بو كاتيكي كم بو دنيا وعد بخير وصدقة دكم دبخشم ودم كسيكي چاك زانان دفنون بو چي مردو باسي خير وصدقة وبخشين دكات، باسی نوێژ ناکا کە نوێژ زۆر گەورەیە، باسی ڕۆژوو ناکا، دەڵێ خوایە بمگەڕێنەوە بۆ ئەوەی خێر و سەدەقە بکەم، چونکە ئەزانێ خێر و سەدەقە بەخشین لە پێناو خوادا لەبەر خاتری ڕەزامەندی خوا، نەک بەخشینی حەیای فەقیرەکە بەرێت، لەبەر خاتری خوا بێ. بەڕاستی پاداشتەکەی زۆر گەورەیە، بۆیە مردوو ئاواتی بۆ دەخوازێت. گەنجێک دەڵێ باوکم وەفاتی کرد، باوکم هاتە خەوم، لە خەومدا باوکم لەگەڵ چەند مناڵێکی هەتیو کە دەیانناسم یاری دەکرد. مناڵەکان ئاوی ساردیان نەکرە سەر باوکما، باوکشم پێ ئەکەنی و دڵخۆش بوو. ئەمە باوکم بوو لە خەودا، بینیم بە دڵخۆشی یاری لەگەڵ ئەو مناڵانە دەکرد کە هەتیو بوون. هاتم بەیانی بۆ مامۆستایەکم باس کرد، وتم خەوێکی ئاوهام بینەوە بە باوکمەوە. وتی لە نێوان باوکت و ئەو مناڵانەدا کۆمەڵی نهێنی هەیە، بڕۆن زانە نهێنیەکە چییە؟ دڵنیا بە نهێنیەک لە نێوان باوکت و ئەو منداڵە هەتیوانە هەیە کە باوکت ئەوەندە دڵخۆش بووە لەگەڵ ئەو منداڵانە کە ئاویانە کرد بە سەریا زیاتر پێ ئەکەنی و دڵخۆش بوو. ئەڵێ ڕۆشتم بۆ ماڵەکە پرسیارم کرد باوکم چی پەیوەندیکی بە ئێوە هەبووە؟ گوتیان باوکت تازە مرد، بەڵام باوکی تۆ هەموو ئەو چەندەها ساڵە چەندەها ساڵە کرێخانوەکەمان بۆ ئەدات، کرێخانوەکەمان بۆ ئەدات لەبەر ئەوە، بەڵام نەیوتووە فڵان کەس کوڕەکانم کچەکانم خێزانەکەم من یارمەتی ئەو ماڵە ئەدەم، بە کەسی نەوتووە. پاداشتەکەی لای خوا زۆر گەورەیە. جا تۆش با کۆمەڵێ نهێنی هەبێ، دڵنیا بە لە دوای مردنت پاداشتی خێر و سەدەقە و بەخشینەکەت وەردەگریتەوە و دڵخۆشت دەکا بە ئیزنی خوای گەورە.